لەبارەیەوە دەکەینەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا چییە؟ و ئێمە وەکو کورد چۆن دەتوانین بەر بەو پیلانە نێودەوڵەتیە بگرین کە لە دژی کورد لە ئارادا گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نەوزاد ئێتۆتی پسپۆری سیاسەتی دەرەوەی ئەمریکا. دکتۆر ڕاستەخۆ لە بەریتانیاوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بە بەژاریکردن لەگەڵمان لە دۆکەوەی گەڕاوەتەوە. دکتۆر زۆربەی کاتەکانی لە بەریتانیای بەڵام ئەوێستا لە دۆکە. دکتۆر ئەوەی لە ڕۆژاوای کوردستان دەگوزارێت چییە؟ ئایا پلانەکە تەنها بۆ ڕۆژاوای کوردستانە بۆ خوشکبرەکانمان لە ڕۆژاوا یا پلانەکە گشتگیرترە گەل لەوێ سەر بگرێ ڕەنگە پرسی ئاشتیش لە باکوور گرفتی بۆ دروست بێ و ڕەنگە لە باشووری کوردستانی ژێمە بخەنە دۆخێکی تەزەیقەوە؟ دووبارە زۆر سپاس. بێگومان ئێوەش ئاماژەتان پێ کرد. بەڕاستی ئەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕائدەتن بە وازحی دەتوانە بڵێم پلانێکی هەرێمی بوو. تورکیا و قەتەر و دەوڵەتانی عەرەبی یعنی بەتایبەت تورکیا و قەتەر و نوێنەری ئەمریکاش تۆمبارە بەشدارن تێدا. یعنی ئەوە وازحە زۆر بەرامەش ئەوانە بەرنامە جندی خۆیانە با ئێوە ئازانن کە قۆناغی یەکەم لە هەردوو گەرەکی کوردی لە حەلەب دەستی پێ کرد. دواتریش هاتنە ڕۆژاوای فۆرات و ئێستاش بەرەو ناوچە کوردیەکان بەتایبەتیش ئەوە دێن. یعنی مەبەستیان کورت و مختصر ئەوەیە شتێک بە ناوی فەکتۆی کوردستان نامێنیت وە کۆنتڕۆلی هەموو سووریا بکرێت. بەرەمە بەڕاستیش ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە نە تەنیا بۆ ڕۆژاوای کوردستان وەکو گوتم مەترسی بۆ هەرێمیش هەیە، مەترسی بۆ عێراقیش هەیە. مەترسیەکانیش دەتوانین بڵێن دو سێ خاڵ دەکۆ بکەمە. خاڵی یەکەم ئەوەیە کە هاتنی گروپە جیهادیەکان بۆ سەر سنووری عێراق بەڕاستیژی ئەوە مەترسیەکی هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراقیش. ئەوەی کە جوولانی باسی دەکات نێزی زۆربەیان لە قاعیدە و لە ئایس و داعشەوە هاتن و من بە دوور نابینم سیناریۆی 2014 دیسان لە عێراق و لە موسڵ و لە کەرکوک لەو ناوچەکان ڕوو بداتن ئەو ێزانە ڕوو بکەنە ناوچە سووریەکانیش لە عێراق. لەبەرامە ئەمە هەم مەترسیە بۆ عێراق هەم مەترسیە بۆ هەرێمی کوردستان، یعنی سەرهەڵدانی گروپە تروریستیەکان لە عێراق. حاڵی دومیش بۆ هەرێمی کوردستانیش دیسان مەترسیە وەکو گوتم هاتنی گروپە ئیسلامی و جیهادیەکان بۆ سەر سنوور شوای کوردستان بکەیت و ئەوان بگەنە دەواازەی بەڕاستی هەشتێکی ڕاستەقینی سەر هەرێمی کوردستان هەیە لەسەر پێگەی هەرێمی یابووری لە ڕووی سیاسیە. حاڵی دیتریش بەڕاستیژی ئەم تەرجومەی کە ئێستا دروست بووە جنابیش تاماژەت پێکرد ئەو پلانە ئەقلیمیەی کە ئێستا دروست بووە پلانەیەکە لە دژی گەلە بێدەوڵەتەکانە ئەوانەی کە داوای خالیز دەکەن داوای خۆسەری دەکەن داوای ئەوە دەکەن جورە مافیان هەبیتن حتا تو سەیری تویتی بۆ تۆمباران بکە کەڵێمە بە هەموو شێوەیەک دژاتی ئەوە دەکەین ئەم وڵاتانە سیستمی فدرالیان هەبیتن سیستمی ناوەندیان هەبی نظام سیستمیکیان هەبی باش ئەمە سیاسەتی ئەمریکانیە ئەوەی کە ئێمە دەزانین ئەو سیاسەتەی کە ئەمریکا دەمێکە لە دوای ڕوخانە ڕژیمی خۆت کەتی سوڤێت ئەمریکا باسی دیموکراسیە باسی مافی مرۆ باسی پێکهاتەکان دەکە. لەبەر ئەمە چه ئیشێکی هەیە مەسەڵەن تۆمبارەوە بێت باسی تەداخلی ئەوەی کاروباری ناوخۆی دەوڵەتان بکە بڵێت سیستمی ناوخۆتان فدرالی بێ یان فدرالی نەبێت یا خوسەری بێ یا خوسەری نەبێت لە کاتێکدا خودی ئەمریکا یعنی بەو دەوڵەتە گەورەیە ئێستا سیستمی ناوەندی هەیە سیستمی فدرالی لە مەرکەزیان هەیە بۆچی لەوێ ئەوانیش کێشان نەبێت لێرە مەسەڵەن داوای سیستمێکی سنترال بکەن کە گروپە جیهادیەکان بەسەردا زاد بن. لەبەرەمە ئەمەی ڕوئدەتن وەکو دووبارە ئاماژەم پێکرد پلانێکی ئەقلیمیە بەداخەوەش نینێری ئەمریکا من ناتوانم بڵێم باشە هەموو مەساڵاتی ئەمریکا بەس نینێری ئەمریکا تۆمبارە کارگەری زۆری لەسەر سیاسەتە هەیە. دکتۆر ئەوەی کە باسی دەکەی و سیناریۆیە سیناریۆیەکی حتمیە یان ئەم هێزانە حتمەن و 100% ڕوودەکەنە ناوچە سونە نشینەکان ینی دێنە عێراقەوە لەسەر کات وەستاوە یان ئەوەی هیچ شتێکەیە ڕێگریان لێ بکا کە بێنە ئەمدی و ئەو شەڕە ڕوو بدا لەگەڵ عێراقیشدا؟ من پێم وایە ڕوادەتن یعنی بەپێ ئەو ئەحدەسانەی کات و سەیری کە سەیری ڕۆژاوای کوردستان و سووریا بکەن ئەو هێزانەی لەوێن وەکو ئاماژەم پێکرد باگراوەند و یانە زۆر بەشیان سەر بە قاعیدە و جیهادی و داعش هەیە ئێستا بوونە سوپای ڕەسمی فەرمی سووریا و هیچ دیسپلینەکیشیان نییە. لەبەرەمە من پێم وایە ئەوەی کە لە سووریا ڕوادەتن ئەگەر ڕێ لێ نەگیرێتن ئەگەر لەوێ ئەو کێشە لەوێ کۆنتڕۆڵ ناکرد ڕوو لە عێراقیش دەکات
و ئەو سناریای لە دیرە زۆر و لە ڕقەش ڕوویدا کە باسیەوەیان کە ڕاپەڕینە ڕوویداوە هێز عەرەبەکەیانان لە دژی کوردهاندا من پێم وایە هەمان شێوە هەمان سناریۆ ناوچە یعنی من دەتوانم لە ناوچە کوردستانیەکان لە دەروای هەرێم و لە ناوچە سونەکانیش بەگەری زۆرە ڕوانێتن و ئەمەش کێشەیەکی گەورە بۆ عێراق دروست دەکات. تو دەبینی ئێستا مەسەن سیاسەتی عێراق ئێستا ئەو هەست بەو مەترسیە دەکەن ئەگەر تو سەیری بەرپرسانی عێراق بکەی لە وەزیری دەرەوە لە ئەنجومەنی ئاسایش ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی سەرۆک وەزیران ئامانە هەموو بەوازەحی ئاماژە بۆ دەکەن کە مەترسی لەسەر عێراق هەیە و مەترسی ئەوەیە مێزانە بێنە ناو سنووری عێراقیش خۆیانیش لێ دوان نەدەن یعنی ئەگەر تو سەر میدیاکانیان بکەی باسی ئەوە کە حتا کەربەلاش دەچن ڕاستە ئەمە لێدوانی تاکین بەڵام بەڕاستیژی دەبێت بە جدی وەربگیرێت تەنانەت ئەحمەد شاتری یعنی سەرۆکی دەستگای هەواڵگیری عێراقیش دوینێ ئەگەر ئاگاتان لێبیت تویتێکی کرد بەیاننامەیەکی بەڵاو کرد زۆر بە وازەحی باسیەوەی کرد ئەم شەڕەی لە سووریا ڕوە دەتن بە تایبەتیش هەرەشایەکی گەورەیە هەرەشە لەسەر عێراق دەبیتە ئەوەی ئەوەی گروپە تروریستیەکان چالاکتر ببن لە سنووری عێراق و کێشەیەکی گەورەش لە نیوان یعنی ئاسایشی بۆ هەم سووریا و هەم عێراق دروست دەبی ناوچەکە بەراو ناسەقامگی دەچی دەبیت بە زووترین تکات ئەم شەڕە ڕابگرن لەبەر ئەمە من قەناعەتم وایە بەڵێ ئەگەر سناریۆە بەڵام سناریۆیەکە زۆر زۆر بەهێزە. باشە دکتۆر لەوێ دەزانین ڕێگریەکی ئەو تۆ نییە و ئەو ناوچانەی کە عەرەب نشینن زیاتر ینی هاوسۆزیەکی زۆریان بۆ گروپە تیرۆریستیەکان هەیە و بخۆیان بەشێکیان هەر بەشێک بوون و تیرۆریستانی پێشوو لەبەرەوە هیچ ینی نەک بەرگری نییە ئەو بگرە پێشوازی و بە هەلهەلە پێشوازیان لێ دەکردن یان ئیسلامی جیهادیەکانیان بە ئەڵڵاهو ئەکبەر پێت وایە ئەمە لە عێراق ڕوو بداتەوە؟ العێراقیش هەمان بارودۆخ هەیە ئەگەر تو سەیری ڕووداوەکانی 2014 بکەیت ئەو کاتیش هەموو میدیا عەرەبەکان لە ئەلجەزیرە و لە العەرەبیە ئەوانە باسی ئەوان دەکرد ئەوانە سووارن و شۆڕەشگرن و و لە مووسڵ دەستیان پێ کرد بە پاڵپشتی وزە عەرەبیەکانی مەبەستە موزە سونەکان هێرشیان کرد لە سەیراق حتا نزیکی بەغدا بوو یعنی هەمان سناریۆی کە لە ڕقە و دیرە زۆر ڕوویدا کە وزە عەرەبەکان دەورێکی سەرەکییان هەبوو لە دژاتیکردنی گوت هەمان وزە عەرەبەکان لە عێراقیش لە کاتی داعش چوونە پاڵ داعش و پاڵپشتی ئەو هێزانەیان کە حتا کە نزیکی بەغداش بوو یعنی زۆربەی وزە عەرەبەکان پاڵپشتیان کرد ڕاگەاندنێکی عەرەبی گەورە لە پشتا بوو کە پێیان دەگوت ئەمانە سووارن و یعنی هیچ باسی گروپی تیرۆریستی و جیهادیان نەدەکرد دواتریش کە کۆمەلگەی نێودەوڵەتی لێ هاتەدەن کە مجتمعی نێودەوڵەتی هاتەدەن بەتایبەت ئەو تاوانە و جینۆسایدێک کە لە شنگار ڕوویدا ئەوجا پاشەکشیان لەو گوتارە کنتڕەوەیەکی لەبەر ئەمە من پێم وایە هەموو فاکتەرێک لاڕەدا لە ناوچە سونەکان ئێستا یعنی ئەو زانای عەرەب لەوێیانە هەمان هاوسووزن لەگەل شارە یعنی تو بەرەغدا هێزە سنیەکانی عێراق زۆربەیان هاوسووزن لەگەل ئەوەی کە لە سووریا ڕوا دەدەن و پێیان خوشە لە ڕووی سیاسی شێوە من پێم وایە عەلا پەیوەندیەکی زۆر بەهێز لە نیوان بەشێک لە سەرکێدە سونەکان یعنی واضح لەگەل الشعر و ئەوانە هەیە و لەگەل تورکیا و لەگەل قوتەر هەیە لەبەر ئەمە بەشێکی زۆری ئەو فاکتەرانەی کە لە سووریا بەڕاستی لە عێراقیش هەیە لە ناوچە سونەکان نەبەست. باشە دکتۆر بەو پێیکە بەڕێزت پسۆری لە سیاسەتی نێودەوڵەتی ئەمریکا بۆ ئەوها پشتی لە کورد کرد یان لانی کەم بێدەنگی کردووە لەوەی کە بەرامبەرمان دەکرێت؟ بەڕاستیژی دوسێ فاکتەری زۆر گرنگکە فاکتەرێکیان وە کۆمەژان پێکرد پەیوەندی بانینەرەکەیان ناوایە ئەوەی لە سووریا تۆمبارە کەسێکی بازرگانە و لوبیەکی گرنگی سووریا و قەتەرە و دەوڵەتە عەرەبیەکانە لەبەر ئەمە لە ژێر کارگەری ئەو سیاسەت و ئەجندای دەوڵەتە عەرەبیەکان لە سووریا هەیەە باسی ئەجندای ئەوانە جیبەجێ دەکەنی زۆر زۆر وازحە و ئەم تۆمبارەکە کە نینەری ئەمریکایە کارگەریەکی زۆریشی لەسەر ترامپ هەیە ئەمە خاڵەیەکە مە خاڵی دومیش پێری بە خودی ترامپەوە هەیە ئێوە ئازانن کە ترامپ هاتە سەر کار یعنی بە تایبەتی شێشتا لە کوچکی سپیە زۆر گرنگی بە پرسی دیموکراسیە نادات زۆر گرنگی بە پرسی گەلان و دیموکراسیەت ئەوانە ناداتن و بۆی گرنگ نییە لەبەر ئەمەش ئەمە وای کردیا دایمان پرسی کورد لە بیرمان نەچێت بەشێکی زۆری پەیوەندی بە پرسی دیموکراسی و مافی مرۆڤەوە هەیە یعنی زۆربەی دیدارەکانی ئەمریکا لە پێشتریش کە هاتوونە گرنگیان بە مافی مرۆڤدا گرنگیان نەخۆن پێکاتەکاندەوە و هەوڵیاندەوە کە تووشی جینۆساید و ئەوانە نەبن بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا ترامپ ئەو شتێک بەشێک نیە لە سیاسەتێکی لەسەر ئاستی دەروە ئەو ئەڵێت ئەمریکا فەرست ئەمریکا فەرستەکەش ئەوەیە یەک بەرژەندیەکان ئەمریکا لەکێ لەوێ دەبیتن و بەرژەندیەکانی ئەمریکا لەوێ نەبن ئێدی بووی گرنگ نییە هاوپەیمانەکانی بووی گرنگ نییە
تنها نك مسألة هر كردة تسيدي دولة أوروبية كان بك لا ترامب ده ترسن تسيدي باش كاحتمال مثلا زور آسيا ترامب أوكرانيا بفروشي زور آسيا لجريناتيز لديجيناتو بكل بينيتن تسيدي يعني عندك كي باش لجل دولة ديكتاتورة كانها لجل تركيا هي أما أنا هم وادا كتن باشە لجل أواي كردستي زوري هي من دبي جاه استرا خالك يعني كردستي هي لا كونغرس دوستي هي لا إدارة ترامب دوستي زوري هي والله من لجل أجر بداخلها حتى او نگشت او کارگریه یهود لوبیه که باوشی و نبوه بتوانن او سیاستایی که سوریه هیا بگو باشە دکتۆر ئەمە سیاست یەکلاکەرەوەی ئەمریکایە یان سیاسەتی استراتیژی ئەمریکایە یان سیاسەتی چەند کەسێکە لە نێو استراتیژێکی گەورەی ئەمریکادا ینی ئەوەی کە دەیبینین ئێستا تەواو ئەمریکا بەم شێوازە بیر دەکاتەوە من ناتوانم بڵێم استراتیجێتی گەورە بۆ ڕۆژهەڵاتی ناوەز باو شێوەیە کە لە سووریا ڕوادەتە بەڵام کۆمەڵێک کەس هەنەوە ئاماژەم پێکردنەوەی کانینەری ئەمریکایەوەوانە باڵپشتی لوبی تورکیا و قەتەر کارگەری زۆریان لەسەر بریاری ئەمریکا بەڵام دەتوانێت ئەم بریارە بگۆڕێت چونکە ئەمە بەشێک نییە لە شتێکی استراتیژی نییە شتێکی زۆر گرنگ نییە بۆ ئەمریکا کە پێداگیر لەسەرەوە بکە دەبێت ئەحمەد شار هەموو دەسەڵاتە بیت هەموو سووریا کۆنتڕۆل بکە دەبێت هەموو کاتێکی لە دەست بیتنە چی دەوێت بیکەن من پێم وانە ئەمە سیاست و استراتیجەتی ئەمریکا بیت بەڵام لەم چارچوەدا کۆمەڵێک شخص لە ناو ئیدارەی ئەمریکا ئەم بارودۆخەیان قستوتەوە لەبەر ئەمە بۆچی ئێمە باسیەوە دەکەین دەبی کورد چالاک بیت لوبی کورد چالاک بیت لە کنگرس چالاک بن لە ئیدارەی ئەمریکا چالاک بن دوستەکانی کورد لە ئەوروپا بەڕاستیش ئەگەر چالاک بن وەخت قوڕاگیرێکی باشی بکرێت من قەنەعەتم وایە دەکرێت گۆڕانکاری لەم ئاڕاستایە لەو سیاسەتە بکرێت کە بەشێک هەندێک کەس لە ئیدارەی ئەمریکا پراکتیزە دەکەن بەرامبەر کورد بەڵام پێویستی بە لوبیەکی مەزن هەیە باشە دکتۆر کورد دەتوانێت چی بکە ئایا هێشتا دەرفەت ماوە بۆی کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکی دروست بکەین من پێما دەرفەت ماوە دەبی کورد وەکو ئاماژەم پێکرد ئێستا تو سەیری مەسەلەن کنگرس کە بۆ نمونە لە کنگرس بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو سیاسەتانی ئێستا لە سووریا ڕوا دەکەن و بەشێکی زۆریان دەتوانم بڵێم ئێستانانە خۆیان ئامادەی کرد یا ئێستا دانیشتنێکی ینی گەنگشتێکی زۆر هەیە ئەگەر ئەم سیاسەتەی ئەحمەد شار بەرامبەر کورد بەردەوام بیتن گەمەڕاوبەرەکان لەسەر سووریا دەسەپێنن کەواتە کنگرس دەمەزرایەکی زۆر گرنگە دەتوانێت کارگەری لەسەر ئیدارەی ترامپ هەبێت دەتوانێت وای لە ترامپ بکاتن پێداچوونە بە سیاسەتەکانی کرد بەرامبەر سووریا لە بیرشمان نەچێت ئەم ئاگربەستەی کە باست کردڕا ئێستا مەسەلەن 15 ڕۆژێک چەند ڕۆژێکی تر ماوە یعنی 10 ڕۆژێکی 12 ڕۆژە ماوە بەهۆی ئەو تەلەفۆنێک کە ترامپ کردی لەگەڵ ئەحمەد شار یعنی ئەو شەڕە ڕاگیرەوە ترامپ تەلەفۆنی بگوت کە بە هیچ شێوەیەک نابێت داخلی ناوچە کوردیەکان ببێت لەگەڵ ئەوەشدا مەخۆن دوجار تەلەفۆنی بۆ کرد ئەمە کارگەری هەبوو لەسەر ئەوەی ئەو پرسیۆنان ڕابواستن لەبەر ئەمە دەبێت ئەمەش احتمالە مەسەن کنگرس دوستەکانی کورد کارگەریان کەواتە لە کنگرس کورد دەبی زۆر چالاک بیت ئێستا دەرفەتە ئەو 15 ڕۆژە دەرفەتێکی زێڕینە بۆ کردبووایی هەموو کاناڵەکان بخەنەگەر بەتایبەت لەگەڵ شخصی ترامپ لە بیرمان نەچێت ئێستا لە ئەمریکا ماسات نەماوە دامەزراوە نەماوە کەسێک بریارە دەبێت بریارەکان زۆربەی شخصینە کەواتە دەبێت هەوڵ بدەین زۆرترین کارگەری لەسەر ترامپ هەبی لە دەوروبەری ترامپ کورد دوستەیە مەسەن مارکۆ ڕۆبیۆ یەکێک لەوانە دوستی کوردە کەواتە ئەمە یەکێک لەوانە پێنتاگۆنیش بەڕاستی لەو سیاسەتە ڕازی نییە من راپۆرتێکم دی باسیەوەیان دەکرد کە پێنتاگۆن باشکرا بە ئیدارەی ئەمریکای گوتووە ناتوان لەگەڵ حکومەتی شەرع سیاست بکەین ناتوانین لەگەڵ یان هاوکاری بکەین هیچ تێقا و بڕوامان پێ نییە بەرژەنجەکانی ئەمریکاش لە سووریا لە مەترسیدن ئەگەر بەو شێوەیە ئێمە سیاست بکەین کەواتە لە ئەمریکا ڕای گشتیش ئەگەر تو سەیریکەی ئاسووزە لەگەڵ کورد واگە کاناڵی ئەوروپی ئەوەنەش بەکار بینی بەڕاستی خۆپیشاندان زۆر گرنگە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە بەردەم ئەمانە کارتی کوردن لە ڕووی سیاسی دیپلۆماسی لەگەڵەوەش من پێم وایە خوڕاگیری و شەڕش ئەگەر سەپینڕان سەر کورد شەڕ بکەن کورد بەدەر لەمە من پێم وانە ڕایکی تر هەبیتر دکتۆر بەکۆی گەشتی خوێندنەوەکانت وەکو ئەگەر شیکارێکی بۆ بکەی بەدەر لەوەی وەکو کوردێک کە حەزەکەین چی ڕوو بدا ینی ئەوەی واقعەکە پێمان دەڵێ چییە دۆخی ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگا ئایا ئەما گربەستانە دەشکێن و چەتە و میلیشیاکان ئەحمەد شەرا هەر هێرش دەکەن هەرە و ناوچانە داگیر دەکەن یاخۆت نە بەرگریەکە ئەگا بگاتە بەوەی کە ئەنی ڕێیەکی عامی جیهانی دروست بکە کە بەر بەو هێرشانە بگرێ وڵای من دەتوانم ئەوە بڵم کە بۆ زۆر خراپە
زۆر خراپە و مەترسی خراپ جوار ڕۆژاوای کوردستان دەکات بەڵام دەبی کورد هەڵ بدە ڕێ لێ بگیرێت یعنی بەڕاستیژی من ناتوانم بڵێم هیچ ڕوو نادات من پێم وایە گربەستێکی ڕاگەانە لە ژێر بشاردا بە ئەگەر ئەسلەن ئەوان بەرنامەیانە بۆ هەرچی زووە ئەم پرسە کوتایی پێبێت بە هێزی سەربازی بەڵام بشارێک دروست بوو لەبەرەمە بەڕاستی بەڕدوخەکە خراپە کورد پێویستی بە معجزایەک هەیە باوی لەو قەیرانە ڕزگاری ببیت بەڵام لەگەڵ ئەژادی بەهێوی نەبین بە هەموو ئەو کەناڵە ئەو فەکتەرانی کورد لە دەستایی بەکار بینیت وەکو گوتم باوی گوشار دروست کرد لەگەڵ ئەوەشدا لە بیرمانە چی بەڵێ لە دوای ئەم خولەیە و 15 ڕۆژە ئەوان بەرنامەیان هەیە ینی بە زۆر باوەسی بەرنامەیان هەیە بە هەر شێوەک بێ ڕۆژاوای کوردستان بەزار بێس کۆنتڕۆڵ لەبەرەمە ئەوە وازحە یعنی ئەمە لە لای کورد دەبی وازح بیتن بەڵام کوردیش ئەو کاتانە هەیە کە تا دووە نەخەز دەبی بەکار بینیتن باید بتوانێت ئایا دەتوانێت کارگەرێکی لەسەر ئەوانە ئەو ڕووداوانە بکات یان وەکو گوتم ئەو کاتانەیە کە ئێستا باسی کرد سەراستی لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی سپاس دەکەم بەڕێز دکتۆر نەوزاری تووتی پسپۆر لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان